کاکە وڕاستۆنی چاو قوربان باشی چاو وەختت تێوەنیان چەند دەقەیە کاکە وڕاست لە خزمەتە کاکە مناوم قادر ڕادرا چاو قادر باشی بۆ خۆشت دەزانی ینی بۆچی تەلەفۆنم بۆت کردیە چی؟ بۆ خۆشت دەزانی بۆچی تەلەفۆنم بۆت کردووە ناوەڵڵا تازە تەلەفۆنم بۆ نەکردو نەزانتر ئێ باشە هەندە پرسیارمان هەیە دێت دۆ بڵاوکردنەوەشە کاک هەورازە تو لە ئەنجومەنی وەزیران هیچ پلە پۆستێکت هەیە جگە لە بێژەری لە ئاوا میدیا نەخێر ینی بەس لە ئاوا میدیایی ئیش دەکەی وەنیا بەڵێ بەڵێ چۆنە کاک هەوراز ینی ئەو بەر و ئەو بەرت زۆرە یعنی ها هەروەکو تۆ چۆن یانی ئەمە چم کردیە ئەتو دەرەی نادناسم ئێستا چۆن دەرێ وەکو تو ئەتو گوتە من ناناسی وتم ئەو ناسم باشە و ناسم نانا ئەوە دەنکە هەیە ڕیکۆردات بەهەرحاڵ ئەوە وەڵڵا وتم دەتناسم و باشیش دەتناسم هیچ کەسیش بەخەوتەوەم بەرەوبەر ناکا وەکو چم کردیە قەپات مەکە باشە هیچ کەسێکی ژیان دەیتەوە پاتاڵ تەلەفۆنی زۆر مەکە تۆ نەڕۆژنامەنووسی نەیت ئێ تو بەس یەک پرسیارە لە یەکەم دوای قەپات کە کاک پاتاڵی چکو جوان نییە نێ بزانە ئەترسی لەبەر ئەوەی پارەی دزیاری لە ناو جیرفانیا بەس قەپات مەکە یەک پرسیارە لێ دەکەم ئەگە ناترسی قەپات مەکە ئەگە ناترسی قەپات مەکە لە تۆش و هەزاری وەکو تۆ ناترسم باشە کابراایەکی پاتاڵ بۆ ئەوروپا بۆ خۆ دەستوڕێیتەوە ماڵ و منداڵ بەس پێم برە و مەعاشەی وەردەگری حەڵاڵیان حرامە بەس پێم برێ ئەو پەڕی حەڵاڵە با بزانی باشە لەکوێ بۆ پارەیە کاک پشتیوان کاک لە گیرفانی تۆ کاکشیوانی چی لە گیرفانی تۆ خۆ براکەم ئەو پارەتان لەکوێ بوو ئەو دەخلە گەورەیە ئەو ماڵ و منداڵت دەریان کردووی پاتاڵێکی بەوەی ناس و کورە عیبە دوو ڕۆژنام کاک ئەورازێک پرسیار ئەو پرسیارانەی لە سعدی پیرەت کرد کورم بەڕێزەوە قسە لەگە دەکەم قسەک ئەدەبت بڵاوکردنەوە و نازانم چیت فەرمووت کاک ئەو پرسیارانت کرد مەسەنە نەسە جیرانی ڕۆژنامە نووسانی سلێمانی نانا دەست خۆش بی هەر بژیت باشە ئەس دەکەی پاڤلیش بینە ڕسوای بکە بەس یەک پرسیار لێ یەکەم ئەتوانێ ئەو ببوورە ئەوە لە کەس ناکەم بەڵام ینی پرسیارێکی ڕۆژنامەوانی باشە ئامادەی ئەو پرسیارە نەک لە مەسرور بارزانی لە مەحموودە سووری ئەلۆ قەپاتی کرد باسی مەسرورم کرد قفلیدا لۆی دەکەینەوە ئەلۆ باشەوە گوتی ئەمن لێت ناترسێم قەپاتیش ناکەم کاکە هەگرا کورە هەوراز بە قوربان وەرە بابە وەرە بەس بزارم ئەو پرسیارانەی لە سعدی پیرەت کرد دەست خۆش بی ئایا دەتوانی نەک لە مەسرور بارزانی کورە برا لە مەحموودە سووری بکەی تو ویژدانت کورە لە هێمن هەورامی بکەی وەرە پێمان بڵێ وەرە قەپاتی کرد چ بکەین بەڕێزان ئەوەی گوێتان لێگرت ئەوە بەناو خۆ بە پرۆفشناڵ بوونە بە تواناکەی ئاوا میدیای کە خاوەنی چ ئەنتەکێتەکە ئێمەش خاوەنی چەند ئەوەنێم بەس دەمیست نەڕوە بۆیە مشکلەنی ئەو دووسێ قسە نەشیاوەشی کرد و چەند تۆمەت دەکەم من یەکێکم لەو کێسە دەگمەنانەی کە لە ئەوروپا 25 ساڵە کەمتری کێشەم هەبووە لەگەر هاوژینەکەم بەس بزان چەند بە تۆمەتن سێ ئەوی ئەمن زانیتم ئەوە بە پلەیەکی باڵا لە ئەنجومەنی وەزیران بەو مەرجە هاتیتە ئاوا میدیا کە لە تەک مامۆسەکەی دەبتە دەبڵ 6,000 لە ڕوودا و بووە 3 پلەیەکی لە ئەنجومەنی وەزیران وەگرتیە چار ئەوە قارەمانەکە بوو کە گوتی هەڵنایم ئەتوچی بەڵام ببینن بەس پرسیارەکەم تەواو نەکرد هەر بەس ناوی مەسرۆژی ژێ لێ بۆ ڕۆحی چوو بزانە ئینسان کە ئیرادەی نەبی کە بە موچە بکردرێ وەکو ئاژەڵ ئاوایان لێ دێت